في غمر صار سفر ماشي علموا أولادكم شيء من على كانت عن فيري شيء كان سوار شاكي زان شيء ضبابة ليخورينا يا أسبيا وسا دوري ضبابة يبيني كاك له هجومه سوار شاكي ضبابة ليخورينا برا مدرع عليه خورينا تو ناوێری فێری پاسکیلێکیشی ها تۆ ناوێری ڕێی مزگەوتیشی پیشان بێ فەرمێن مناڵەکاندا فێری سوارچاریکەن غەواسەی حەربی لێخوڕێ تارە لێخوڕێ کاکە F16 لێخوڕێ بۆ نابێ یعنی فێری بی بۆ نابێ بتوانی لێخوڕێ ئەو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مناڵەکانتان فێری سوارچاریکەن فێری چی کەیکەن فێری نیشانەشکێنیکەن فێری قەناسیکە برا ها فێری هاوەنیکە فێری ئەربیجیکە ئەمڕۆ نیشانە بەوانە ئاشکێنرێ دەبێت چی ئەشکێنرێ بە تەمان نیشانە بەچی بشکێن بە دالاسیک ناڵە ئەمڕۆ فێری دالاسیک و پۆبجیان کەن ها فێری چیکایان کەن فێری مەلەوانیان کەن تەنان بتوان لە ئاوی شار ڕێی خۆیان دەرکەن ئەهدا ئەمڕۆ تۆ نا مناڵ فێری بێغیرەتی و بێقیمەتی کە دێنەتان دیوە لە ئیسرائیل ها لە ئیبتیدایە بە زۆر دەرسێکە خوێن فێربوونی بەکارهێنانی چەک بۆ جوولەکە بیکە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمری پێکا و جوولەکە تەطبیقیکە بۆ ئەو ئەمری پێ بکا و جوولەکە تەطبیقیکە و مسلمان لێی بترسێ ها بۆ ئیسرائیل بوو بە خاوەنینەوەی قبول کرد و ئەوی تەطبیق کرد حدیث پێغەمبەرەکەی تۆ صلی الله علیه و سلم ئەو کردی بە بەرهەم بۆ خۆی پێ ببەشت تۆشی خستە کونەوە ترسانیشی دوو زەلیل و سەشۆڕشی کرد نەتان دیوە بڕن سێری ڤیدۆکانیان کەن مەدارسی تایبەتیان هەیە لە 6 ساڵیەوە فێری چەکیانەکەن بە پێی مەرحەلەکان چەکەکانە گۆڕێ تاوای لێ سواری F16 شیانەکەن و F35 شیانەکەن آخر دانا 18 ساڵی F35 لێ خوڕێ و باشترین سایقی تایارەی ئیسرائیلیش دەرچوو سببەکەی چییە؟ سببەکەی ئەوەیە ئەوەی کە بە ئێمە وتراوە ئەوان تەطبیق یەکەن تا سەحابەکان ئەویان تەطبیقە کرد زاڵ بوون بەسەر معالەمەیان نا زاڵ بوون بەسەر معالەمە کە ئێمە وازمان لێ ناو دەستمان کرد بە ژیان و خواردن و خۆ قەڵەوکردن وەکو مریشکی مەسلەحە ئەوان دەستیان کرد بە ئەوانە و زاڵ بوون بەسەرمانە و ئێستا کەی بیانوێ سەرمانە بڕۆمانکەم بە قوربان ئاوا دروست بووین هەبێ مناڵ فێری ئازایەتی کەی مناڵانی سەحابە مسارعەیانە کرد کاکە پێغەمبەر صلی الله علیه و سلم گەنجێکی بر 15 ساڵ بوو یەکێکی تر لە گەنجەکان هاو دێبن بۆ نابێ دیوڵا تۆ مناڵی دێو بۆ بەی خۆیش مناڵە دیوڵا و لە تیراویش ناباش بۆ شەڕی بەدر دیوڵا لە مسارعەیە خەم دیوڵا مسارعە بکەن مسارعەیان کرد خستی بە عەرزاوتی دیوڵا تۆژە بە هێزە هەیە ئاجارە مناڵی ئێستا هاتووە 14 ساڵە بێ بێن بۆ جیهاد لەگەڵی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە ئەزانێ بژڕوە ئەو خۆی بەتەنیا بەرامبەرەکەی سێ پیاوی قوڕیشە 300 کەس بە 900 کەس نەبوون بە 1000 کەس نەبوون سوورەوەش ئەزارێ تۆ مناڵی وا لێ کردو لە مێشولە بترسێ مێشە بینی هەڵەسێ ڕاکالەی هەنگە بینی هەڵەسێ ڕاکالەی F16 بینێ چێکە ها وەکو پشیلەکە قەبرەکە ئاڵەکانی وەشێتە ناوی کێلەکەشی لەسەر دانێەوە خۆی ئەوە حاڵەکەیە مناڵەکانیان ئاوا لێ کردو ئەوەش جۆرێکە لە فێرکردنی مناڵ لە ترسنۆکی کە ئەگەر خەتەری هاتە پێشەوە قەبر بۆ خۆڵکەن و بچۆرە ناوی ئێمەش دانیشین خۆمان و ماڵ و مناڵ تەماشایەکەین و ئاوا بێغیرەت دەرەچین جا آياتي لسرقاك واعدوا لهم ما استطعتم من قوة ومن رباط الخيل ترهبون به عدو الله وعدوكم بابن يعني فرق خوتان ساز بدنو طواو خوتان فيري روبونو وجنكردن بكان بهمو شوي بلاش باشا برباط خيل يعني أسلحة وبكارناني أو وكاراني كشري بيكريت اللي تيار وشموليك هتا وكوشي تا دماتشيك خوتان فێر کەن کاکە زەلامێ وڵا دەمانچە لە شوێنێکا بینی هەر ڕاکە ئەگەر کەوت بێتی ژەڵی ناگرێتەوە ها ئەڵێ دوای لەولاوە پێم بگرن سجن وەکەن باشە ئەوە حاڵەکەیەتی وا ترسێنراوە لەم بابەتانە گورە فیشەک ئەبینێ ڕاکە لێ ئەڵێ پێم بگرن ئەڵێم بەتەمامی چی پێ بەم فیشەک ئاغا فیشەک بەتەنیا خۆی چی پێکرێت ها وایە نا هەرچی کوردە هاواری لێ هاتەوە لە دەنگی چی دەمەقاچان تەرەقە ئێوە بوویان نا باش ئیتیفازە کێ کردی مناڵەکان کردیان کە نۆزڵیان پێ بوو خۆیان دروستیان کردبوو نەما و مناڵان نەما و پیاوانە نەما ئەوانە پیاو بوون پیاوەکان ئێستا مناڵن لە چاوانە بابا فەرمێ خۆتان ساسکەن خۆتان ئامادەکەن با بترسێ لێتان دوژمنی خوا و دوژمنی خۆتان وڵا دوژمنی خوا لێتان نەترسێ و دوژمنی خۆتان لێتان نەترسێ ئێوەی تر ئەبێ حازر بن بۆچی ها کەس لێو نەترسێ تۆ لە هەمووی بترسی ئەو وەختا بێ تۆ حازر بی بۆچی بۆ کۆیلایەتی بۆ بەردەستی کردن ئەبێ حازر بی بە دیارتەوە کچ و ژنەبەرن و قسە نەکەی ئاوا لێ کە بووشە و براویشە کەسیش نەیوێرا و غیرەتی نەبوو هەسەت سەر پێ بۆ لەبەرەوەی نا